من داواکاریمان کۆمەڵێک بڵێن کارمەندین لە کۆمپانیشکە لە زۆنی چەمچەماڵ موچەی مانگی 12 ماوەر نەگرۆ ئێمەش لە 3 ئیشەکەمان ڕاگردووە چونکە ناتوانین زیاتر بەردەوام بین بەبێ موچە ئەوەی کە لێرە ئیشەکە پێویستێتی بۆیە پێویستێتی نەک ماگانە پێویستێتی ڕۆژانە موچەکەی ڕۆژانەکەی بدرێ پێ نەک ماگانە ئەتر ئێمە ماگانە ئیشەکەی نەبێ موچەکانمان بدرێ پێکە نادرێ پێمان ناتوانین بەردەوام بین وەزعی داراییمان هەیە من دوێ ئێوارە کارمەندێک پەیوەندی پێمەوە کردووە برایەک ئەڵێ نەوت هاتوو نەمتوانیوە حسەی نەوتەکەی خۆم وەرگرم کە 55,000 دینارە کە 55,000 دیناری پێ نەبووە کەسی نەیداوە پێی بە قەرزکەوە هین ببێ کەس نەیتوانێ و موچەکەی بداتێ بڵێن ئەو بڕەپارەی بداتێ کە بەرمیلە نەوتی پێوەرگری هاتوۆتە بە دەرگاکەی نەوتەکە نەیتوانی وەریگری بەڕاستی وا شتەکە دیارە ئێمە 3 مانگە موچەمان وەرنەگرێت لە کاتێکدا موچەکەمان تەنیا 300,000 بەشی هیچ شتێ ناکات کە سەری مانگ دیت نازای بیدیدە حەفازە نازای بیدیدە شیر نازای بیدیدە قەرز وەڵی من داواکارم لایانی پەیوەنددار بێنە سەرخەت مامۆسای ئاینی لایانی پەیوەنددار قایمقام بەڕێزی قایمقام خۆی لە ئەوروپا خەریکات بەسەربردنە خێرە هەموو یعنی وەزعمان زۆر خراپە داوا لە لایانی پەیوەنددارەکەم بینە سەرخەت تەنیا 3 مانگە موچەمان وەرنەگرتە کاکە ئێوەش وەڵی ئەمەوە ناڕواتە سەر یعنی حکومەتە نەتوانێت 300,000 دابین کە بۆ حکومەتی حکومەتێکە کاکە ئەمە کەی حکومەتە وەڵی حکومەت کاکە وەڵی بینە دەست من لە بانی 6 وارەوە تا 6 بانی تا 6 وارە 3 حکومەتی وا بەمە ڕێوە بەخوا کاکە نەمردە ڕێوە لە بەردەم منۆمێتی چەند سەماڵ بمدەنە بەر شەق بە قورعان بەخوا بمدەنە بەر شەق 3 حکومەتی وا بەمە ڕێوە بەخوا وەڵی وەزعمان زۆر خراپە بەشی هیچ شتێ ناکە بەشی هیچ شتێ ناکە یعنی نازای بیدێتە چی نەخۆشمانەیە کاکە وەڵی یعنی کرێکە دڵی گشتی پڕە کرێکە گشتی دڵی پڕە کاکە Bravo.